من پۆڵە عەبدوڕەحمان کەریم لە دایکبووی کەرکووک لە ساڵی 89 من خەریکی ئەم کلیلسازیم واتە ئەمڕۆ 30 ساڵ بە 31 ساڵە من خەریکی کلیلسازیم و پیشەی کلیلسازیش لە ساڵی 89 نەوەتەوە من فێربووم و لەو کاتەوە دوکان دانا لە چەندشەماڵ و یەکەم دوکانی چەندشەماڵ کە دانراوە دەوک و دانیشتوی و خەڵکی ئەم شارە یەکەم دوکان ئێمە بووین کە دامانناوە پاشەوەی کە خوا لێ خۆش بوو مامۆستا عەدنان شاکر خەڵکی دووزە کە لە ئێران گەڕایەوە فێری ئەم ئیشەمێکی لەگەڵ ئەنەوزادی پورزایە و ئێمەش دەستمان کرد بە دانانی دوکان و ئەم ئیشە تا ئەمڕۆ ئەو کاتێک کە خۆم دوکانم دانا لە ساڵی 89 تا پێش ڕاپەڕین کە دوکان دانا تا ماوەیەک تا چەند مانگێک بەدەست ئیش مەکرد واتە کلیلی سایرەش بە کلیلی دەرگا بە کلیلی قەفڵ بە هەر بە لە مەنگەنەیە گیرمە کرد و قاڵبەکەم دانا لەگەڵ کلیلەکە بە بەربەند بەدەست دروستمە کرد و چەندها کلیلی سارەشم هەر بەدەست دروست کردووە لەو کاتەیە بەڵام پاشەوەی کە ئەلحەمدولیلا کە مەکینەم مامێرم پیا کرد و جیازم دەستکەوت ئەو کاتە هەستم کە دوکانەکەم شەخسەتی ترێ هەتاکو و بەدەست ئیشمەکرد زۆر شانوملم زۆر ژانیەکە زۆر درەنگیشتەوە بوو بەڵام بە جیاز و ئامێر تاوان بە 2 دقە 3 دقە کلی لێ دروستەکەین ئێمە هەموو ساڵێک لە ئاسایشەوە ڕێنماییمان بۆ دێت بە گوێرەی ڕێنمای ئاسایش کارەکەین و بەنسبەتی زۆربەی ڕێنمایەکانیان ئەوەیە کە بۆ مناڵ کلی دروست ناکەن کە کلێکی دەرگای حەوش تەنها 1000 دینارە بەڵام بە ملیۆنێکیش من دروستی ناکەم لەبەرەوەی دایک و باوکیان بیان کەسێکی گەورەی بێ ئەو کاتە بۆی دروستەکە